جینۆسایدی نەتەوەی کورد ناوی شەشەمین کتێبی کریستینایە کە سەبارەت بە کوردەکان نووسیوێتی. ئەم کتێبە باز لە جینۆسایدی کورد لە باکوور و باشووری کوردستان دەکات. کتێبخانەی کوردی شاری ستۆکۆڵم ئەمڕۆ سمینارێکی بۆ نووسەری ئەم کتێبە پێکهێناوە. د سمینارا خود لیکولینرا فنلندی کریستینا کویونن برهما خوایا نو آبناوه The Kurds a Nation of Genocide داناسین. او با آلیکاریا وینایان خواست باسا گلک سرپیهاتیین دیروکیین کردستانه و نافچه بکه. ویناین جه بویران بخوا گرتبون او لسروان دنگ دکر. لیکولینرا فنلندی کو بشکی مزین جیانا خواه ترخان کریه جبو لیکولینین ده دربار کردان ده چما افریه هلبجارتیه. Jag heter Kristina Koivunen och jag är sociolog. Jag har 20 ساڵ بەرلێستا بوو کە بڕیارمدا تێزی ماستەرەکەم لەسەر ژنانی پەنابەری موسڵمان لە فنلەند بنووسم. دیارە فنلەند وەک سوێد نییە، پەنابەری کەمترە. لەو سەردەمەدا تەنها دوو گروپی موسڵمانی بەرچاو هەبوون، ئەوەیش کورد و سۆماڵی بوون. من لەو دوو گروپەدا کوردەکانم هەڵبژارد. هەرچەندە کارێکی ئاسان نەبوو بۆم نووسین لەسەر کوردەکان، بەڵام خەڵکێکی زۆر یارمەتیاندام. دیارە نەتەنیا مەسەلەی ژنان بەڵکو مەسەلەی کورد بەگشتی مەسەلەیەکی ئاڵۆزە. لە سەرەتادا بڕیارم نەدابوو و پێشم وانە بوو کە هەموو ژیانم لەسەر کوردەکان دەنووسم. د پیواژویا لیکولینین خود کریستینا بری خود ده یکی جوان مجارن هری هستیار و گرینگ ین سردمامه. Så jag har börjat med den här nya perspektiv till kurdiska folkmord. خەونی هەموو مرۆڤناسەکان و لێکۆڵەرەکان ئەوەیە کە بابەتێک یان پرسیارێکیان دەستکەوێ کە پێش لە خۆیان کەس لەسەری نەنووسی بێ و بابەتێکی نوێ بێ. ئەوە خەونی منیش بوو. هەر بۆیە منیش بابەتی جێنۆساید و کۆمەڵکوژی کوردەکانم هەڵبژارد. لەو 20 ساڵەی کە لێکۆڵینەوەم لەسەر کوردەکان کردووە، گەلێک ڕووداوی سەرنجڕاکێش و گەلێک خاڵی ئەرێنی و پۆزتیڤ بە ئەزموونەکانی ژیانمەوە زیاد بوون. دیارە بە شێوەیەکی گشتی کتێبەکەی من باز لە پرۆسەی کۆمەڵکوژی کوردەکان دەکات. دیارە کتێبی دیکە لەسەر کۆمەڵکوژی نووسراون، بەڵام من بڕوام وابوو کە پێویستە لەو گۆشە نیگایشەوە ئانالیسێرا بکرێت کە چۆن بوو پرۆسەی کۆمەڵکوژی کوردەکان لەلایەن دژمنەکانیانەوە درێژەی کێشە. گەلێک جاران و لە زۆر شوێن سەبارەت بە کۆمەڵکوژی کوردەکان دەخوێنینەوە، بەڵام ئەوەی لە ڕاستیدا ڕوویداوە زۆر لەوە ترسێنەرترەکە باسی لێوە دەکرێت. لەو شار و گوندانەی کە کوردەکان بە شاڵاوی ئاسیمیلاسیۆن کەوتون، تەنیا بە شێوەی کۆمەڵکوژی مرۆڤەکانیان لەناو نەبردووە، بەڵکو هەوڵەکانیشیان بۆ لە ناوبردنی زمان، کولتور و کوردبوونیان بەگشتی نەوەستاوە و لەو بوارەشەوە تا ڕادەیەک سەرکەوتون. د هەمان پێواژۆیەدا و ji bo ku pirsa jînosayid bi serî bibe û her aliyek bigihêje mafên xwe pêwîst e çi tişt bêne kirin? De stater som har försökt att assimilera kurder så بە بڕوای من لێکۆڵینەوە و پەیداکردنی خاڵە سەرەکیەکان و گەیشتن بە خاڵی کۆتایی پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق داوای ڕەزامەندی نێونەتەوەیی بکات، هەروە داواش بکات کە ئەنفال وەکو جینۆساید بناسرێت لەلایەن ڕێکخراوە نێونەتەوەیەکانەوە. دیارە هەر وڵاتەش دەتوانێت بۆ خۆی ئەو کارەسات و ڕووداوانی کە بەسەر کووردا هاتوون وەکو جینۆساید بناسێت. هەرچەند ku semînar ne tenê di derbarê pirtûkê de bû, lê beşdaran dewlemendiya semînarê derdibirî. ئەوەی کە باسی کرد لە کتێبەکە کولەن کتێبەکە کتێبێکی لەسەر کوشتاری خەڵکی کوردی جەنۆسایدە، باسی کردووە کە چووتە کوردستان، چووەتە هەڵەبجە، بەراوردی هەڵەبجە لەگەڵ دەرسیم کە و قەتڵە ئامەی لە دەرسیم بووە لە هەڵەبجە هەروە بووە، دوای چوو بۆ کەرکووک تۆ پزاوە کە وێنەکانی نیشاندا ئەوانەی کە باسەکە چون لەوێ قەتڵە ئام کرا و زمانی سەدام ئەو خەڵکیان قەتڵە ئام کرد. دوای بەحسی ترادیشن و کولتوری کوردی دەکات کە چۆن تەنانەت نە هەر خەڵکێکیان کوشتووە، ترادیشن و کولتور و تەقالید و ئادابی کوردیشیان لێناو بردووە بۆ وێنانێکی نیشانێدا وەکو دەستچن و جلی کوردی و کە ئەوەی ڕخنەیەکی لێ دەکرد کە جلی کوردی لە کوردستان بەتایبەت لە باشوورە جلی کوردی لەبەر ناکەن خەڵکە، تەنیا بۆ بۆنەکانێکەکەنە بەرەو دەچنە دەیشە بۆ سەیرانەکان، پاش ئەوەی لە ماڵە هەموو ماکسی دەکەنە بەر ماکسی خەلیجی و عەرەبیشە، ئەوانەش هەر بەو جۆرە ناوی ناو جنوسایدی کرد. ئەو تشتێکی گەلێک باشێش و لێڤاژی نیشان دەکو دیرۆکە کورد
به هم اولیوی هم هردوی هم چنداوی گلک دولمنده و سیاست کردستان جی گلک دولمنده لجیهانی و لروتا تایبتی جی لروجالت نوابینده اوج نشان ذکر دوی ام کرد بخواه بکارن دیرو که خواه باشتر هم ببین و باشتر بزنن که ام بکارن گل دن را لسر خواه بکارن با آخفون و قصه بکن کریستینا کویڤونن د دربارê Kurdan de 6 pirtûk nivîsandine, 2 ji wan bi înglîzî û 4 jî bi finlandî, her wiha 3 sal û nîvan zêdetir lê zanîngeha Silêmaniyê karê lêkolînê kiriye.